جلوبەرگمان ناسنامەکەمان دیاری ئەکات ئەبێ زۆر ئاگاداری جلوبەرجی خۆمان بین بۆی کە پێ بناسرێنەوە کە ئەمە لەو جۆرانەین لەو جۆرەکانی تر نین. بۆشە خودای گەورە تەبارەکە و تەعالا لە قورئاندا شێوازی جلوبەرجی بۆ نیشان کردوینە بۆ بەتایبەتی بۆ ئافرەتان بۆی کچی بۆی کە بناسرێن کە ئافەرمێت يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين أي محمد أي رسول أي نبي عليه الصلاة والسلام بچێ كميشت بخزانة كانت بلي وبكتة كانت بلي وبتواوي آفرتاني إيمان داران بلي تبكن يدنين عليهن من جلابيبهن بيان بلي با جواني خوان در نخنو وخوان دا بپوشن بو ذلك أدنى أن يعرفن بويكا أما بناصرينوا كواتا ناسينوي إيما لتدايك خواهي قوري بما باسكا لجلو برقا كيدايا كوات ئافرەتەکان کە داوایان لێکراوە خۆیان دا بپۆشن جوانی خۆیان وەدەر نەخەن بۆی کە بناسرێنەوە لەنێو ئەو هەموو گڕۆپ و کار و پیشە و دینانە و مەزهەبانە بۆی کە وەدەرکەوێت کە ئەمانە چنە ئەن یعرەفنە فەلا یؤذەین بۆی کە ئەزیەت نەدرێن کە تۆ ئافرەتێک ببینی بە جلوبەرگەکی خراپە یان جلوبەرگەکی تەنکە یان تەسکە کە بەداخۆ ئەمڕۆ کە ئەم جلوبەرگان لە بەر ئافرەتان یەکجار زۆر بووە ئافرەتانی مسلمانانیش بەداخەوە ئەو ئافرەتانە ئەبی نوێژەکە بە ڕۆژیە بەڵام جلوبەرگەکەی لاسایی کەسانێک پێوە دیارە یان جلوبەرگەکەی وا دیارە کە بەڕاستی ئینسان تەنها گومانی خراپی بۆ ئەبات کە گومانی خراپیش بۆ برچی فەلا یؤذەین بۆی کە ئەزیەت نەدرێن قسەیان پێ نەگوترێتن دەستیان بۆ نەبردرێتن و تەلەفۆنیان بۆ فڕە نەدرێتن و بەتەنشدا ئاڕۆن و قسەچی پێ نەڵێن ئەم هەموو شتە لە چیوە دروستە بێخۆ ئەو کەسە نازانێت و ئافرەتە خراپە یان باشە بەڵام جلوبەرگەکەی وای لە پیاوەکان کردووە وای لە خەڵک کردووە کە ئەوەی دەستی پێگا دەستی لێ بدات ئەوەی زمانی پێگا زمانی پێ تعلیقش لێ بدات ئەوەی لە دوورەوە سەیری دەکات قسەیەکی پێ بڵێت یان ئەوە تا تەماحی ئەوەی هەبێ کە شتێک لەو ئافرەتە بکات کەواتە خوای گەورە بۆچی ئەمە دیاری کردو بۆ ئافرەتان بۆی کە چی ئەن یعرەفن بۆی کە بناسرێنەوە کەواتە جلوبەرگ ناسنامەی ئافرەتانە ناسنامەی ئیماندارانە بۆی کە بناسرێنەوە کە ئەم ئافرەتانە پاکن لە ئیماندارانن و ئایا لەو دینەی چ دینەکە لە دینەکەش ئەناسرێتەوە کامە دینی کتابە ئاسمانیەکانە بۆش ئەبین دیقەت بدەیتێ ئەگەر بەسەر بە تیارێک بۆ نمونە بە سەر دارستانەکانی ئامازۆندا بچی کە دارستانی چڕە خەڵکەکی تێدایەکە پێیان ئەڵێن وەحشیەکان ئەبینی ئەگە سەیری بکەیت لە خوار و ئاوەدانێکە ببینی یەکسەر ئەزانێ ئەمانە وەحشینە بەبێ ئەو لە تیارەکە بێتە خوار و بچتە ناویان بۆ لەبەرەوەی ئەبینی جلوبەرجە کەم لە بەردایە کەواتە جلوبەرجی کەم نیشانەی ئەوەی کەوانە وەحشینە تێنەگەیشتونە عاقڵ نین بۆیە جلوبەرجیان لە بەردانیە بەڵام ئەگەر قەومەچکە ببینیم ئەبینی کە خۆیان داپۆشی و جلوبەرجیان داپۆشی ئەزانی کە ئەمانە وەحشی نین لەوانەیە گوندەکەش ئەوەندە زۆرێک دوور نەبن بەڵام ئەزانی کە ئەمە لە ئاوەدانی نزیک بوونە ئەمانە تێگەیشتن لە بەرچی لەبەرەوەی کە جلوبەرجیان داپۆشیوە خۆ تۆ ئەم حکومدانە لە ڕووی ڕوخسارەوە تەنها بە جلوبەرگەکەی زای دەکە ئەمە وەحشیە وەحشی نییە کەواتە مرۆڤیش بە هەمان شێوە ئێستا مەکە لە نێو کۆمەڵ لە نێو وڵاتانە ئەژین لە نێو ئاوەدانی ئەژین لە نێو شارە ئەژی معقول نییە ئێمە بە تایبەتی ئافرەتان جلوبەرجێک لەبەر بکەن کە جلوبەرجی وەحشەکانی نێو دارستانەکان بێت بۆ چونکە ئەمە نیشانەی پێشکەوتنە کە جلوبەرگت لێبەر لەبەردابێت نیشانەی دۆڕاندن و فاشلبوون و تێنەگەیشتنە کە جلوبەرجی وەحشەکانمان لەبەردابێت بۆیشە خودای گەورە تەبارەکە وتەعالە ئەفەرمێت چی ئەفەرمێ ولا تبرجن تبرج الجاهلية الأولى جوانی خۆتان وەدەرمێخن وەکو ئەوەی کە لە پێش ئیسلامە لە جاهیلیەتدا لەبەریانە کرد کەواتە بۆچی خوای گەورە ئەفەرمێ ولا تبرجن تبرج الجاهلية الأولى ئەو جلە مەپۆشن یاخود جوانی خۆتان وەدەرمێخن وەکو ئەوانەی لە جاهیلیەتدا لەبەریانە کرد کەواتە کە ئیسلام هات مرۆڤایەتی ڕزگار کرد لە جلوبەرجی وەحشیگەری لە جلوبەرجی نەفامی و نەزانی جاهیلیەتە بەوەی کە شەرم نەکەن لاقیان دیارکەوێ سنگ و مەمچیان وە دەربکەوێ سەر و قژ و پرچیان وە دەربکەوێ بەڵام خوای گەورە تەربیەتیدان فێریکردن بەوەی کە ئاگادار بن جلوبەرجی نەفامی و نەزانی مەپۆشن بۆ ێشە خوای گەورە ئەم ئاياتی دابەزان بۆی کە ئیمانداران جیا بکرێنەوە و ئافرەتان ئەزیەت نەدرێن گومانی خراپیان پێ نەبن
بۆەوەی کە ئەم ئافرەتە چۆن بە پاچی ماوەتەوە بە پاچیش وە دەربکەوێت.